بەڕێزان ئەمڕۆ KCO ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و ماڵی کوردانی بەریتانیا ڕێوڕسمێک ساز دەکات بۆ پەنابەرانی خۆشەویست کە بەڕێزان کاک دکتۆر موحسین وەک ڕاوێژکاری یاسایی لەگەڵمان دەبێت بەڕێزیان بەرپرسی یاسایی KCO'n و کاک گەنجۆ پارێزەرە وەک کەسێکە لەو پارێزەرە جوانانەی کە بەڕاستی شانازی پێوە ئەکەین زۆر جاریش داوامان لێ کردووە خزمەتی زۆر خەڵکی کردووە بەڕێزیان باسی خۆپارێزی تاوان و ڕێکەوتنی حکومەت دەکات لەگەڵ حکومەتی عێراق و کوردستانە و بەڕێزان سەیدەورامی هۆکارەکانی ڕەفز و لێکەوتەکانی باز دەکات کە بەڕێزیان هەم ڕاوێژکاری KCO'n هەم بەڕێزیان سەرۆکی ماڵی کوردانی بەریتانوان و چالاکی مەدەنین یەکەم کەس داوا لە بەڕێز کاک دکتۆر موحسینەکەین کە بەڕێزیان ڕاوێژکاری یاساین و بەرپرسی یاسایی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردن ئەگەر فەرمێ کاک دکتۆر موحسین و دوای ئەوەش بەڕێز کاک گەنجۆ باسی خۆپارێزی تاوان و لێکەوتەکانی دەکات کە بەڕێزیان پارێزەرن بەڕێزان کاک سەید هەورامی باسی هۆکارەکانی ڕەفز و لێکەوتەکانی دەکات کە سەرۆکی ماڵی کوردانی بەریتانیا و چالاکوانی مەدەنیە و ڕاوێژکاری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردە فەرموو کاک دکتۆر. کاک دکتۆر ماندوو نەبیت چەند ساڵێکە بەڕێستان وەک بەرپرسی یاسایی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و زۆر ماندوو لە ناسانە خزمەت دەکەن سپاستانەکەین ئەگەر بکرێ ئەمڕۆ باسی دیپۆرتکردنەوە و لێکەوتەکانی بکەین. ئەم کاتتان بەڕێزان بەخێرەتنی هەموو لایەکەکەین زۆر سپاس بۆ کاک گەنجۆ و کاک سەید و کاک گۆڤە کە ئەم ئێوارەیان ڕێکخستووە و زۆر سپاس بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کە وەک هەمیشە پاڵپشتی پەنابەران بۆ و بەبێ بەرامبەر توانیوێتی خزمەتی ئاوڵاتیانی خۆی بکات. بەڕێزان وەکو ئاگادارن کەوا حکومەتی بەریتانیا لەم ماوەی پێشوو ڕێکەوتنێکی لەگەڵ حکومەتی عێراقی و لە هەرێمی کوردستانە کردووە بۆ ڕێگە خۆشکردن بزەبت ناڵێ بۆ ناردنەوەی پەنابەر بەڵام مەسەلەکە ناردنەوەی پەنابەرانە بۆ وڵاتی خۆیان ئەو کەسانەی کەوا هیچ شتێکیان نەماوە لێرە ینی ڕەفزیان وەرگرتووە و تەرد و ڕەفزیان وەرگرتووە یاخود وەکو بە ئینگلیزی پێڵێن ئاوتستاندین کلێمیان ینی هیچ شتێک کەیسەکان نەکراوەتەوە بە کوردەکەی خۆمان. ئەمان سەیرەکەن بەداخەوە هەر کەسێک ئەگرن و هەر کەسێک بەدواداچوونەکەن کەوا باندی قاچاقچیەکان لە کوردستانەوە دەست پێەکە کە تەنانەت خەڵکی ئێرانیش و خەڵکی ئەملاش و ئەملا ژیان لە عێراقەوە ئەڵێن نێدێن بۆ تورکیا و لە تورکیاوە ئیتر بنکەی سەرەکیان عێراق و زۆربەی قاچاقچیەکان عێراقین بەداخەوە ئەوان ئەمە بە قسەی هۆم ئۆفیسە ئیتر لەوێەوە ئەنەوێ ئەو ینی سەری داوەکە بگرن سەری مارەکە بگرن کە لە عێراقەوە دەست پێکات وازانن بەگرتنی ئەوانە ئیتر هەموو شتێک کۆتایی پێێت بەڵام ئیتر ڕێگەی قاچاخەر هەبوو چەندین ساڵە هەر ئەشبوو هەر لەوانەیە بژمێنێت. دوای ئەوەیەتە سەر ئەوەی کەوا ئەم کەسانی کەوا هیچ شتێکیان نەماوە لەم وڵاتە ئەبێ بنێرنێنەوە لەبەرەوەی حکومەتی عێراقی و هەرێمی کوردستان ئەڵێن ئەو شوێنانەی ئەو وڵاتەکەی ئێمە ئازادە و کەس لە کێشەی سیاسی نەبوو کە ئێرەی بەجێهێشتووە بەڵکو خەڵک مەسەلەن ناژڵێن لەبێ ئیشیە ئەڵێن هەر خۆیان ڕۆیشتون و چاولێکێریە بەڕاستی ئەمە قسەی بەرپرسەکانی حکومەتی عێراقی و بهینەکانی لای خۆمانە بەڵام حسابی ئەوە ناکەنکەوە ئەمە مانگی 12 تا ئێستا خەڵک موچەی مانگی نۆی وەرنەگرتووە بەداخەوە کە گەنجێکی زۆرمان هەیە کە هەمووتان مەسەرەن هەمووی خریجە و هەمووی جامیعەی تاو کردو و شەهادەی هەیە و بێ ئیژماوەتەوە و تەنانەت ئیشی سەر بەخۆش نێبیکە ئیشی حڕ نییە ئیشی عەرەبانەش نێبیکە بەداخەوە ئیتر ئەم دەسەڵاتی لە عێراقا هەیە بە هەرێمی کوردستانیشەوە ئەم وەزعان خوڵقاندنەوە بۆ ئەو خەڵکە و بۆ یەجینا هیچ کەسێک ئامادە نیە هەمووی وڵاتی خۆی خۆشە هەمووی کەسوکاری خۆشە هەمووی هیچ کەسێک حەزی لە ژیانی غەریبایەتی نییە بەڕاستی هەمووان حەزمانە کرد خزمەتی وڵاتی خۆمان و خزمەتی کەسوکاری خۆمان بکردایە. جا نامێ من زۆر بەڕاستی سەرتان بێشەنم کە گەنجۆش درێژەی پێدا هەر لەم بابەتە چێن ئەو کەسانەی کە ترسیان لەسەرە بۆ ناردنەوە و ئەو کەسانە چی بکەن باشت چ شتێک بکرێت چه ڕێگەی یاکسایی بگرن لەبەر بۆ ئەوی ترسیان نەبێت و بۆی کە نەتوانن بیانگەڕێنەوە.
خوش بەڕێزان پرسیارەکانی خۆتان لای خۆتان بهێڵنەوە لە کۆتایی هەچ کەسێ پرسیاری هەبوو پرسیارەکانی ئاراستەمان بکە و کاگەنجۆگیان ماندوو نەبیت و فەرموو بابەتەکەی تۆ لەسەر خۆپارێزی لە تاوان و ڕێکەوتنی حکومەتە. زۆر سپاس خۆشحاڵم لە نزیکەوە لە خزمەتاندام سپاس بۆ ڕێکخرانیم ڤێنتە. طبعا ئەو مۆزوعەیە باسی لەسەر دەکەین شتێکی تازە نییە و نامۆژ نییە بەڕاستی یعنی ساڵانە هەر حکومەتە هەر ئەو حیزبێک کە دێتە دەسەڵات شتێکی وا دەخڵقێنێ کە وەکو بڵێ دەنگی شەقامی پێڕازی بکە یعنی شتێ بکە کە بتوانێ بەرگری لەو دەنگانە بکە کە بەدەستی هێناوە و ئەو حیزبەشی کە بڵێم لە داهاتوودا هەوڵی پەرلەمان دەدا هەوڵەدا دەنگیەوان بەدەستبێنێ لە ڕووی ئەوەی کە ینی بڵێ میکانیزمێک دروستکە کە هەوڵدا ڕێگری لە هاتنی پەنابەران بکە یان پەنابەران دیپۆرت کاتەوە. تامان بە گوێرەی ئەحساکان کە باز دەکرێت لە 1970 تاکو 2010 کە حزبی کرێکاران حکوومەتی بەدەستەوە بووە تەنها 125 خەڵک ئیقامەی وەرگرتووە بە بەراورد بە ئەوەی کە حزبی پارێزگاران لەسەر حکوومەت لە 2002 تاکو 2024 نزیکەی 146 شتێکی ئاوەری گرتووە. طبعا ئەوە باشی حزبی پارێزگاران نییە بەڵام هەر کامێکیان یعنی هەر کامێکیان لەسەر حکومەت هەوڵ دەدەن کەمترین پەنابەر بێتە وڵاتە بۆ بەرگریکردن لەو دەنگانەی کە بەدەستیانێنەوە. چونکە بەڕاستی هاوڵاتیانی بەریتانیا خەڵکانی بەریتانیا بڵێن و نەڵێن واقعێکی تاڵێمەیان ناوێ یعنی میوانێکی نەخوازراوی لێرە ئیتر هاوڵاتی بەریتانی ئەوەی دەوێت کە ینی بەر لەو کۆچە بگرێ ینی نێڵن داخڵی سنووری بەریتانیا بن ئیتی چۆنە حزبێک بە نەرمی دەیکە حزبێکی تر بەڕاق بۆ نمونە ئێستا حزبی پارێزگاران هەوڵی دەدا دیپۆرتی بکاتەوە بۆ وڵاتێکی تر ئەم حیزبا بەنەوەیکە هەوڵ دەدا ڕێگری بکات لە پەنابەران لە کۆتاییدا ئەوەی زەرەر دەکات پەنابەرەکەیە. ئێمە دەمێ لە دوو ڕوانگە و باسی ئەم دیپۆرتکردنەوەی بکەم یعنی بۆی کە کەسێک دوور بێ لە دیپۆرتکردنەوە هەنگاوی یەکەم لەو کاتەوە دەست پێ دەکات کە بڕیار دەدا بێ بۆ ئەوروپا یعنی قەزیەکی هەبێ و کەسە لە وڵاتی خۆی بۆی کە هاتە ئێرە بتوانێت کە بەرگری لە خۆی بکات و قەزیەکەی ڕوون کاتەوە کە بۆچی ئەو کەسە ناتوانێت بگەڕێتەوە وڵاتی خۆی پێشەوەی کە بێتە ئێرە و ڕەڤ زۆر بگرێت و تا دوو ڕەڤ زۆر بگرێت و ینی هەوڵی دیپۆرتکردنەوەی بدرێ. بۆیە بەڕێزان ینی بەڕاستی ئەوانەی ئەو بەڕێزانی کە لێرە دانیشتەوە درەنگە بۆوان بەڵام بۆ هەر کەسێک کە لە کوردستانەوە یان لە ئێرانەوە بەنیازی هاتنە دەبێت ئامادەکاری بکە بۆ ئەوەی کە نەگاتەوە ئاڵای کە مەترسی دیپۆرتکردنەوەی لەسەر بێ. ئەمەش بە چەند هەنگاوێک دەکرێت ینی قەزیەکەت هەبێ دوای ئەوەی کە گەشتی بە ئێرە قەزیەکەت بە شێوازێک ڕێ بخرێ ینی تۆ لەبەرەوەی پرۆسەی پەنابەری پرۆسەیەکی یاساییە یعنی دەبێت تۆ یاساکان بزانی ئەو جار مافی پەنابەری وەردەگری خۆ تۆ یەکێک لە خاڵەکان کە لە یاسای ڕفیوجی و یاسای هیومن پرۆتێکشن و یاسای پرایڤت لایف نەبێ تۆ شمولی جواب ناکەی بۆیە دەبێت یەکێک لەو خاڵانەی کە ڕفیوجی ینی یاساکانی ڕفیوجی یان ئەوانە ئەو یاسایانی کە باسم کرد لە قەزیەکەدا مەوجود بێ بۆی کە ئیقامە وەربگری کە نەبوو ئەو کاتە یعنی کەیسێک نییە بۆی کە بەرگری لێ بکە یعنی من بەڕاستی گوێم لە ڤیددیۆیەکی کاکسەید بوو دەیوت دوێنە شەو زانی بان پێشتر بەزەم و کوردم و لەوانەیە قامەیان پێدا بووم خۆی بەسەرێک ڕاستە بەڵام شتێکی غەریبیش نییە خەڵکی وام لایە یعنی بەس کوتوێتی کوردم و ئیش و کارم نییە لەوێ و هاتوومەتە وڵاتە بۆی ژیانی خۆم خۆشکەم بەڵام ئەوە قەزیە نییە ئەوە هیچ خاڵێک لەو خاڵانە ناگرێتەوە کە لە یاساکانی پەنابەریاتون. بۆیە بەڕێزان من ڕاستیەوەی زیاتر اختصاصی بەمنەوە یعنی دەمەوێت زیاتر باسی کەم مۆزوعی تاوانە. تاوان یەکێکە لەو خاڵانەی کە هەر کەسێک یعنی ئەوانە هەمووی بەڕیزبەندیە تەبعاً هەر کەسێک کەسە بۆ نمونە بڕیار بدرێ خەڵک بنێرنەوە بۆ عێراق یان بۆ ئێران ڕیزبەندیەکە چۆنە یەکەم کەس ئەوەی کە شمولی دەکا ئەوەیە کە تاوانی کردووە تاوانیش جاری وایە خۆنەویستانەیە بەڕاستی یعنی تۆ جاری وایە بۆ نمونە دەچێ بازار کەسێکی بێتاوانی کە چویە بازار تاوانبار دەبی چۆن بۆ نمونە دەچێ بازار
کەسێک دەبینی تەلەفۆنێکی پێ بە 1000 پاوانە لە بازار بەڵام ئەو دەڵێ بە 200 پاوان دەیفرۆشم تۆکە ئەو تەلەفۆنت لێ کڕی ئەوە تۆ ڕاستەخۆ بووی بە کەسێکی تاوانبار بۆ لەبەرەوەی یارمەتی دزێکت داوە طبعا تا عقوبەکەی گرانترە یعنی قورسترە لەوەی کە ئەو عقوبەی شمولی دزەکە دەکا تۆ کەسێکی ئینسنت بووی بێتاوان بووی بە حکمی ئەوەی کە تەلەفۆنێکی دزراوت کڕیوە ئەوە بووی بە تاوانبار نمونەی دووەم بەڕاستی کە ئەوە زۆر بەرکەوتم لەگەڵی هەیە ڕۆژانە بەداخەوە چەندین کەس تەلەفۆنم بۆ دەکا مۆزوعی سێکشوەل ئەسۆڵتە بەڕێزان سێکشوەل ئەسۆڵت ئەویش خۆنەویستانەیە بەڕاستی یعنی کەسێک بۆ نمونە شەوانە ویکەند دەچێتە دەر کەسێکی بێتاوانە ئافرەتێک پرۆڤۆکی دەکە یعنی هەوڵ دەدا لی نزیک بێتەوە کە لی نزیک دەبێتەوە طبعا ئەو کەسە لە خۆیدا یعنی لە شعوری خۆی داوا دەزانی ئەو کەسە عەزی لێت و دەیەوێت تێکەڵاوی بێ بێخەبەر لەوەی کە ئەو کەسە درانکە سەرخۆشە ئاگای لە خۆی نیە نازانی یعنی فعلەکانی چنەوەی کە بەرامبەر ئەو کەسە دەیکا بەداخەوە کوردەکەی خۆمان بە حکمی ئەوەی جیاوازی کللتور و جیاوازی تێگەیشتنی بۆ ئەو بەعزەشتانە بەڕاستی دەست پێشخەری دەکات بۆ منە دەستی لێ دەدا یان بە شێوازێک تعڕوشی پێ دەکات دواتر شکاتی لێ دەکات و ئەو کەسە بە تۆمەتی سێکشوەل ئەسۆڵت دەستگیر دەکرێت ئەوە کەسەکە کە لە ماڵ دەرچووە بێتاوان بووە ڕۆژتۆتە دەرێ ویکەن بە تاوانباری هاتوتەوە یعنی خەڵکی ئەوەمان زۆر لە بەڵام لە خوای گەورە بە زیاد بێ یعنی کوردانی بەریتانیا یعنی لە چاو ئەو ڕێژەیە زۆرەی ئەو کوردەی لە بەریتانیایە ڕێژەی تاوان زۆر کەمە لە خوای گەورە بە زیاد بێ ئەو کارەکەی بەڕاستی یعنی دەتوانم بڵێم بە بەراورد بە گەنجانی کوردستانیش گەنجانی بەریتانیا خەڵکانی لە خواتر سوڕ و لە دینن چونکە هەر کەسێک ڕاستی تۆ پابند بە دینەکەت پێ ناڵێ بڕۆ شتی دیاری بکڕە پێت ناڵێ بڕۆویکەن بڕۆ دەرەوە لە کڵاپەکان بەسەری بەرە ئیتر کە تۆ پابندی دینەکەت بووی بەڕای من یعنی دوور دەبێ لە هەموو ئەو تاوانانەی کە ڕۆژانە دەیبیستن بەڕاستی بۆیە بەڕێزان یعنی ئەوەی کە باسم کرد یعنی شتێکە کە دەبێ بکرێت شتێکیشە کە نابێ بکرێت تەمان ئەوەی دەبێ بکرێت ئەوەیە کە قەزەیەکی باشت پێ بێ بۆی کە دووچاری ناردنەوە دیپۆرتکردن نەبیەوە ئەو جار قەزیەکەت بە یاسایی بکرێ بەڕاستی یعنی تۆ کە هاتیە بەریتانیا هەر کەسێک کە دێتە ئێرە زیاتر لە دەفتەرێک دۆلار سەرف دەکا تۆ هاتوویتە ئێرە بۆی ژیانت بگۆڕی خۆ تۆ کە ئیقامەت نەبوو وەڵڵا هیچ ژیانێک نییە ژیان نییە یعنی تۆ دەبەسرێەوە لەو چوارچێوەی کە تۆ بەڕاستی نەتوانی ئیشێکی سپی بکەی نەتوانی سەردانێک بکەی ئەوە ژیان نییە بەڕاستی یعنی لەگەڵ ڕێزم داوای لێبردن دەکەم بەڵام واقعێکی تاڵە خۆشم بە هەمان سیسیلە تێپەڕیەوە من بە خۆم کاتومەتە ئێرە نزیکەی 2 ساڵ جواب نەبووە بۆیە دەزانم ژیانەکە چۆنە بۆیە هەر کەسێک یعنی لەبەرەوەی کە تەبان لە سەرەتادا ئاماژەم پێ کرد ئەو بەڕێزانەی لێرەن هەمویان تەبان لێرەن و تازە بۆوان درەنگەوەی کە باس بەڵام لەبەرەوەی کە ڕیکۆردا بۆ کەسان باز دەکەم کە بەنیازن بێن یان لە داهاتوودا بەنیازن بێن با قەزیەیەکت هەبێ برای بەڕێزم کەیز منووسە لە لای ئەو با قەزیەیەکت پێ بێ یعنی شتێکە خۆتۆ شتێکی زۆر ڕۆکێت دروستکردن نییە ئەوەی کە شمول ئەو خاڵانەی کە شمولی پەنابەری دەکات چەند خاڵێکە 5 خاڵە تۆ جیاوازی کللتوریت بۆ نمونە کەس ئایدیە جیاواز لەگەڵ کۆمەلگا کەسێکی بۆ نمونە کێشەت هەیە لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە لە وڵاتەدا هەیە کێش ئیدی چەند خاڵێکە نامێ کاتەکەی پێ بکوژم بەڵام ببورن ئاسانە دۆزینەوەی ئەو خاڵانە زۆر ئاسانە ئیتر دوای ئەوە کە هاتی بۆ ئێرە مەبەسم جا لە سەرەوەی کە دەفتەرەکە سرف دەکات لەوەی ینی کابرا دەگات ئێرە دەفتەرێک دۆلار سرف دەکات بەڵام پێی شتێکی زۆر زیادەڕەویە کە بیدا بپارێزەرێک کاکە من داوا ناکەم وەڵڵا هیچ کەسێ بێتە لای من بەڵام داوا دەکەم هەر کەسێک کە داخڵی ئەم وڵاتە دەبێ پارێزەرێکی هەبێ بۆی کە شتەکانی بۆ ڕێکخاتەوە چکە کەیس پازڵە یعنی دەبێ ڕێک بخرێ خۆی ئەگەر ینی مەوزوعەکە ئەگەر لە خۆشیەوە بێ یعنی شتەکە ڕاواقعیش بێ دەبێ بە شێوازێک دابڕێژرێ بۆی کە شمولی ئەو یاسایانە بکە دواتر تۆ کەیسەکەت بۆ ڕێک دەخات و دەینێرە بۆ هۆم ئۆفیس تۆ ڕپرزەنتێکت هەیە بۆ لە هۆم ئۆفیس بۆی کە پەیوەندی پێوە بکرێ ئێستا خەڵک هەیە ڕەف زۆر دەگرێ ئاگای لێ نییە بەڕاستی بۆیە
وەرەقەیەکی بۆ لە هاوزن پرۆڤایدەرەکەی دەڵێت چیتر شمولی ینی ئەکۆمەدەیشن ناکەی کاکە دەڵێ نە ڕەفزم بواتوە نە ئیمێڵم بواتوە ئاوایە دەڵێ مۆفیز ئاگاداری کردوینەوە جاوە هۆکارەکەی نەبوونی پارێزەرە بەڕاستی دوای ئەوەی کە ڕەفز وەردەگری ڕاستەخۆ بە دوای پارێزەر بگەڕێ بۆەوەی کە ئەپێڵەکەت بۆ بکاتەوە ئێمە کەیسم لایە بەڕاستی هاتو لۆجەکەی کردووە بۆ خۆشی کردوێتی خاڵەکانی شپڕ کردێتەوە بەڕاستی ینی پێم سەیر بووە خۆ هیچ تۆ دەبێت شتێکت پێ بێ ئاگومنتێکت پێ بێ بۆی کە لە محکەمە دیفاعی لەسەر بکەی هیچی پێ نەبووە خەڵک لەسەرەوە تە دوڕەف زۆر دەگرێت بەڕێزان دوای ئەوەی کە بڵێم ئەپێڵەکەش دەکەیەوە کە دەچی بۆ محکەمە خۆ دەبێت کەسێک لەگەڵدا بێت دیفاع لێ بکات لە ڕووی یاساییەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە تەر دوڕەف زۆر دەگرێت زیاتر ئەوەیە کە مەحامیەکان قەزیی نێبووە سەرەتا دووەم مەحامی نەبووە بەڵام ڕێگەگرتن لەوەی کە دیپۆر نەکرێتەوە بەڕاستی دەبێت بەردەوامە تۆ کەیسێکی ئەکتیڤت هەبێت چونکە بەپێی یاسا هەر کەسێک کەیسێکی ئەکتیڤی هەبوو ناتوانرێت بنێرێتەوە دەبێت ئیلا قەزیەکەی یەکلایی بووبێتەوە لەو حکوومەتە اینجا لە ڕووی مافی مرۆڤەوە دەتوانێت ئەو وڵاتە بینێرێتەوە طبعاً پێشتر کە باسی ڕواندا بوو داوای لێ نیش دەکەم زۆر کاتی پێشتر کە باسی ڕواندا بوو ئەو حکوومەتە تقریبا تۆزێک دەستی بەسرا بوو لەوەی کە نەتوانێت خەڵک بنێرێ بۆ ڕواندا ئەوانە بەڵام بەڕاستی ئەوەی ئێستا کە ئەو حکوومەتە باسی دەکا و دەیەوێت جێبەجێ بکە یعنی لە ڕووی یاساشەوەیش هیچ کێشەیەکی نییە هەر کەسێک لە وڵاتێک لای بووە یاسا ڕێگری لێ ناکە بۆی کە بنێرێتەوە ئەگەر هیچ یعنی کەیسەکەی یەکلایی بوو بێتەوە بەڕاستی ئەو واقعێکی تاڵە بۆیە دایم بە فرێشکڵێمتان هەبێ هەر کەسێکە ڕەفزی هەیە و شتێکی کەش ڕاستی دەمێت ئاماژەی پێ بکەم بەداخەوە دەڵێم ئێستا خۆپیشاندان تاسیرێکی ئەوتۆی نەماوە بۆ سەر کەیسەکان ئێستا چەندین ڕەفزم بینیومە کلاینت و ڕەفزی وەرگرتووە پێشتر کە فرێش کڵێمی کردووە بەڕوون و ڕاشکاوی هۆمۆفیز دەڵێ تۆ چووی لە خۆپیشاندان بەشداری کردووە بۆی ڕستم بگری بۆی کە فرێشکڵێمی پێ بکەوە کاکە گیان هەمووتان کەیستان هەیە بگەڕێ بزانە کەیسەکەی تۆ چه بەڵگەیەک دەتوانی ئامادەی بکەی پێشکەشی بکەی بۆی فرێشکڵێمی پێ بکەوە واز لە خۆپیشاندان بێنن بۆ ڕەهایە ڕاستی یعنی هەر کەسێ دەیبینی هەمووی فرێشکڵێمی کردێتەوە لەسەر ئەساسی ئەوەی خۆپیشان بەشداری لە خۆپیشاندان کردووە کاکە حکوومەت دەزانێ بەڕاستی هەر کەسێ خۆپیشاندان لێرە بکە مەگەر کەسە نوخبەکان ئەوانەی کە بە کوردەکەی مۆزوعیان هەیە لە هەرێمی کوردستان یعنی تەشیریان بە پرسان و سەرۆکانی هەرێمی کوردستان کرد ئەوانە مەترسیان لەسرە بەڵام وەڵڵاهی هیچ کەسێک کە بەس بەشداری لە خۆپیشاندان دەکا وەڵڵاهی هیچ کەسێک لەسەرەوە ئەعدام ناکرێت لە کوردستان خۆتر بێت لەگەڵ واقعەکە دابی کاتیشا بەڕێز کاکسەی دەورامی هۆکاری ڕەفز و لێکەوتەکانی باز دەکا و کۆمەڵی چیرۆکیژەکە بۆ وەزعەکەیە فەرموو بسم الله الرحمن الرحیم بەخێرات نییە مولایەکەین و پێم خۆشە لێرەوە دەستخۆشی لە کاک دکتۆر محسین بکەین بۆ ئەرکەی کا لە کاراسانی بۆ ئێمە کرد کە ئەرکی زەحمەتکێشانی نووسینەوەی پتیشنەکەی گرتەوە کە بریتە لە ئیمزا کۆکردنەوە بە ئۆنلاین پشتگیری کۆکەینەوە بۆی کە بیدەینە پەرلەمان هەڵی بۆ شێنینەوە ڕێکەوتنامەی کە کراوە کەس نازانێت چۆن کراوە بەڕاستی یعنی یەکێک لە کێشەکان ئەوەیە کە تا ئیستەش ئێمە وەکو ڕێکخراوەکان نازانین ئەو ڕێکەوتنامە بریتە لە چی لەگەڵ بەغداد وەرێمە کراوە ڕاستە بەزایرەڵێ باندەخا چەخشەکان و ناردنەوەی ئەو کەسانەوە بەڵام نازانین تا چنێ ئەمە مەسەن گشتیە لێشاوە چۆنە بەڕاستی ئەمە واکا لەوەی کە پوشی کەیسەکان بکەن لێرە بڵێنەوە تا خەڵگە نێرینەوە لێش کێشەی نییە و پرۆسی ناردنەوە هەیە و تۆش لێرە توانی بڕۆیتەوە یەکی لەوانی کە دێرینەوە واروە پێتان ڕاگەینین کە نووسرامان ئامادە کردووە ئەیوێنە پەرلەمانی بەریتانیا لە هەمبەر ئەم ڕێکەوتنامەی کە لەگەڵ بەغا و هەرێمان ڕێکەوتون من کەیسە قسەکەم پێم خۆشە بزانم قسە بۆ کێکم یعنی بزانم ئێوە ڕەفستانەیە یا جارێ ئینتەرڤیو نەکراون بۆیە بزانم قسەکانم فیتی ئێوە بکات نازانم زۆرێک لە ئێوە ڕەفستانەیە بێ زەحمەتەوانی کە ڕەفزیان دەستیان بەرزکەنەوە بەداخەوە زۆریتان ڕەفستانەیە یعنی فەرقی نییە تەرد ڕەفزی یا ڕەفزیش بێت ئەوانتان تەرد و ڕەفزن بێگومانە بێ فرێشکڵێم بکەنەوە وەکو معلوماتی پیا بەڕێزانە کە هەیە پشت بەستن بە بەڵگە بەڕاستی وەکو جەنابی پارێزەر کا گەنجەوە فەرمووی خۆپیشاندان ئێستا بەڕاستی زۆر لاواز بووە باشە
يعني تۆ بوویتەوە سفر کە تەڕد ڕەفزەوێت سفریت کاتێک کە مۆزوعی خۆپشاندانێنی 115یت ئێسا 75 شمولی ڕەفزەکەیت ڕەفز دەکاتەوە چی لێ بکە شتی تر بێنە بیک یعنی کە ئەوەی کە هۆکارەکان شتی تر زیاد کە بۆی کە بێ بە لە 170 و 160 وانە هەندێک جاریش کەیز وەرکەرەکە کەس کە ئەوەیە کە تەماشەیەکە و ڕڤیوەکات ئەگە خۆشی جەوی هەبێ ئەوە جواب تیاتێوی کا بە لە ساسە و سلام علیکم هەندێک جار هەندێک پرسیار ڕوبەڕوومانە بێتەوە مثلا کابرا تەلەفۆنێکە ئەی کا بۆ من ئەو پرسیارە کە من وەڵامی دەمەوە بۆ یەک کەسە وەڵامەکەی بەڵام ئەگەر ئێوە لەسەر لێرە پرسیار بکەن لانی کەم چەند نەفرێک لێران مەسان بۆ نمونە سبێنێژ لە ڕێی ئەم کەناڵانەوە ئەبینرێن بۆیە پێمان خۆشەوە پرسیارەکانتان ئاڕاستە بکەن ئێمە بۆەوە ناتوین هەرێمە لێرە دانیشین قسە بکەین و بەس گوێ بگرن با ئێوە نەخۆشیەکانمان پێ بڵێن بڵێ ئەو یامان ێشەکە لێرە و کەسانی کە دکتۆر و سەیداریوانی لێرە دانیشتوون ئەڵێم حەبە باشە ئەم عیلاجە باشە ئەوە بکە باشە ئەوە مەخۆ باشە مۆزعی پەنابەریش هەر ئەوەیە بەڕاستی دکتۆر چۆن تەخسیسیەکە چی باشە چی خراپە پارێزاران و ڕاوێژکاران و شارەزایانیش هەرویشەکەن ئەڵێ کاکەی گیان ئەمە وا بکە و ڕێنمایەکان بە شێوەی یاسا هەڵبەتان دێشە لێ ناتوانین یعنی بەڕاستی ئاماژەی پێ بکەین هیوادارم توان دوایی پرسیارەکانتان ڕوبەڕوو بکەنەوە بەڵام ئەوەی هەیە کە ئەوەی کە ڕەفزی هەیە طبعا مۆزوعەکە هەیە پرسیارەکە لە کاک سەید ئەنتەرڤیو محامیەوێت تۆ ئەتوانی لە سەرەتایە محامی نەگریت بۆ ئەنتەرڤیو يعني كابراله پارەم نییە کاک سەید من ئایا لەکوێ بێنم 2000 بدەم بۆ ئەنتەرڤیو پاشانیش ڕەفزم وەرگرت 3000 بدەم بۆی کە ئەوم بۆ بکاتە ئەپێڵی کاتەوە بشمە دادگا تۆ ئەتوانی لێرە سەرەتا پارێزەر نەگریە کە چارت نەبێ بەڵام بیگری باشە بەڵام خۆ لانی کەم لەوە دەربازە بی دەگە ڕەفزی وەرگرت پاشان بچۆ 3000ەکە بدە و پشتە محکەمە ئەمە ئەدڤایزێکی منە لەوەش دروست نەبێ بەڵام بۆ کەسانی کە نیانە تەنها ڕێگە چارەیە و ئەو کەسانەی کە دووبارەیەکەم ئەو کەسانی کە ڕەفزیانێ باشترینەوەیە کە هەر ئەوە ئەپێڵ نەکەنەوە هەنجاری وایە کاک سەید تەوا شتێکی هێرزانشک نابێ یا کاک فڵان کەس ئینگلیزی باشە زانێت ئەپێڵی کرێتەوە بۆم کاکە ئەپێڵێکی سادە و ساکار ئەچێتە محکەمەوە ئەگەر ڕوونکردنەوەیکی تیا نەبێ ئەگەر هۆکارێکی مانەوەی تۆ تیا نەبێ لە وڵاتەیە محکەمە هەر هیچ بۆ ناکە یعنی یەکسەر تەڕد ڕەفزتەیاتی مەجالی ئەپێڵیشی تیا ناکاتەوە بۆیە بەڕاستی ئێوە هەرچی ئەتوان بیکەن لە پێناوی ئەوەی کە بیبەنەوە لە دادگایە چکە بەڕاستی کەیسی عێراقی لە دادگایە دۆڕانی تەواو ئەو لانسە کە مرا خوا نەخواستە نامێنە ئومێتان کەم بەڵام بۆ 10 ساڵ لە ڕوا جاری وایە بەداخەوە بۆیە هەرچی ئەتوان فایت بکەن بجەنگن بۆی کە محکەمەیە وەریگرن ئینشاءڵڵا ئەوانش کە فرێشکڵێمتانەیە دامەنیشن چونکە ئێستا بەڕاستی کەوتنێتە گرتنی ئەو کەسانی کە ئیمزایان بۆ دانراوە لە بەرامبەر ئەم ڕێکەوتنێکە کراوە دووبارە دەستیان کردێتەوە کە مۆزوعەکەی ڕواندا خەڵگەگرنەوە من ناتان ترسێنم بەڵام بترسی باشە لێکە پاڵ دەیتەوە و سبێنە بیگیرێت لە دیتێشن سەنتەرەوە تەلەفۆن کەی بۆ ئێمە کاک سەید هەرچۆن نەبێ محامی بدۆزەرەوە چەند هەزارە 3000 4000 ئیدەم لەوێشەوە دەنگت پێی ناگات و شەکان بە جوای ناڕوا بڕێەوە چکە بەڕاستی تەلەفۆنم بۆ کراوە لەم هەفتانە تەلەفۆن کراوە چەند نەفەرێک کاک سەید فڵان کەس گیراوە چۆن پارێزەرێکی بۆ بکەین فرێشکڵێمان بۆ کاتەوەی سە خۆت لە دەرەوەی بیکە کاکە دامەنیشە بڕۆ بەشێن بەڵگەیە بگەڕێ وەرە فرێشکڵێمەکەت بکەرەوە ئەگەر کەیسەکەت پێندین نییە ئەگیرێت ئەگەر کەیسەکەت داخراوە بڕۆزینی کەرەوە با کەیسەکە لە پرۆسابێ ئەو کاتە بیشگرن بەردێن چکە پێشەوانەی یاسایە کەسێک دیپۆر ناکرێتەوە کە کەیسەکەی لە پێندی ناوێت وەسەلام عەلەیکوم دەست خۆش ببوورە من هەر بۆ ئیزافەی قسەکانی خۆم و ئەو برا بەڕێزانش وەکو کە گەنجۆش ئاماژەی پێیە کە ئینسان پێش ئەوەی کە بێت ئەبێ بزانێ بۆچی هاتوو بۆ ئەم وڵاتە بەڕاستی ئەوێ پێشتر بارگەی خۆی پێچابێتەوە حاضر بیانی شتێکی لە هەکبەیە بێ بۆی بزانێت کە ئێتە ئێرە کاکە خەڵکە بۆ لە بەلەمەکە دابزیان لە لۆرەکە دابزیێڵێ لە بزانم عێراقیمیان ئێرانیم چی باشە چی نازانم چی بەڕاستی ئەمە زۆر غەڵەتە دوایکەوە کە ئیت ئێرە تۆ هەموو کەس یعنی ئەوە لەوانەیە ئەم قسانی کە ئیکەم ئێستا بۆ بەڕێستان نەبێت لەوانەیە هەمووی ئەو مەرحەلەی تێپەڕان بێت بەس ئەوانەی دوای خۆمان ئەوانەی کەس و کاری خۆمان کەیەن بەڕاستی زۆربەی کەس هەیە کە کەسوکاری هەیە لێرە خزمی هەیە برادری هەیە باپرسی پێ بکە بڵێ کاکە ئەبێ ئەو داوایی کە داوایەکەی بکرێتە چوارچێوەی یاسای مافی پەنابەری ساڵی 1950 جنێف کە لەسەر چی خەڵک ئیقامە وەرەگرێت لەسەر چی ئەم وڵاتانە مافێن کە هەمویان ئیمزایان کردو و کەسانی کە مەترسی لەسەر ژیانیانێنی تر ماف کێشەی سیاسیە کۆمەڵایەتیە دینیە ڕەگەزیە ئەم شتانە ئەبێ یەکێک لەوانە بیگرێتەوە
دوای ئەوەش مەسەلەی کە دەیتە ئێرە وەکو کاک گەنجۆش ئاماژەی پێ کاکە ناڵین وەرن لای من وەرە لای کاک گەنجۆ وەرە لای کەسێکی تر وەرە لای کاک گۆڤە مەسەلەن بۆ نمونە تۆ ئەم هەموو پارێت سرف کردووە هیچ کەسێک لە ئێوە لە ئێمە ینی پارێکی زۆر سەرفەکەین کە دینە ئێرە هەتا ئەگەینە ئێرە تۆ مەرحەلەکە لێرەوە دەست پێەکە لێرەوە بە تەمای نەتیجەیەک وەرگری جوابێک وەرگری و وەکو بە کەس و کارت شاد بیتەوە بەڵام کە سەیرەکەین وڵە کاکە من ئێستا پارە سەرف ناکەم و نازانم یانە چی پارە ئەدەی بە متەرجمێک بە کەسێک کە 2000 پاوانی دەیتە بەس شتێکت بۆ بنووسێتەوە وڵە کاکەم بڕوا بکە زەلام هاتووە بۆلام سێ کە سەرسیشان ڕەفزیان وەرگرتو کە خوێنومەتەوە کاکە هەموو شتەکانتان وەکوی کە بەس ناو موالیدەکەتان جیاوازاڵێ وڵی فلان کەس کاکێکی 2000 لێ سندوین وڵی ئەخرەوە حرامە دەبێت خواتان لەبیر بێ ئەو دنیاتان لەبیر بێ بەڕاستی من مەبەستم ئەوەیە نەوەرن بۆ لای من نەوەرن بۆ لای کاکە بچن مەحامی بگرن ئەو 2000 ئیدەی بە کابرا کەیسەکەت بۆ بنووسێتەوە مەحامەکەی پێ بگرە هەم ئیشەکەشت بۆ ڕێگە خاتەوە کەس کێزدانانێ بەڕاستی هیچ مەحامیەک ئەگەر لایەن یاسایی بگرێتە بەر کەیس ناتوانێت دابنێ دەبێت خۆت کەیسێکتە بێ مەحامەکە بۆ ڕێگە خاتەوە ئەو 2000 بەرێکاکە محامەکە بۆش ڕێگە خاتەوە بێ بە پارێزەری شتە تا هەوو مەفیزە تا دوای ئەنتەروێکەشت ئەمە مەرحەلەیەکت تێپەڕانیان دوای ئەوە کە تۆ ڕەفز وەرەگری ئێستا کە محامید نەبووە یا خۆت محامی لەگەڵ ئەیدێتە بۆ دیسان ئیشەکە بۆ ناکاوەکو کاکە گەنجۆ پیشانیا بێ کەسێکی شارەزا بێ بە خاڵ ڕەفزەکان تا بڕاتەوە بزان لەسەر چی ڕەفز وەرگرتووە چ شتێک باشە چ بەڵگەیەک باشە بیخەیتە لای ئەوەیان کابرا هەیە 10 ساڵە لەم وڵاتە دانیشتووە پاڵیاوە تۆ ڕەفزی هەیە تازە بە تازە چێ چاکەتێکی شین یاخودی نەکاتە بەریەوە چێ خۆپشاندانەکە آخر شتی وا چۆنە بێ بۆچی 10 ساڵ پێش ئێستا خۆپشاندانن نەکردو بۆچی تا ئێستا مەسەرەن تازە بەڵگی ئەمر قەبز نهێنا بۆ دوای 10 ساڵ ئەمە قەبزایێنێ ئەمە هەموو جێگەی پرسیارە و هەمووی پرسیار لە خۆیەگرێ یان کە فرێشکلێمەکەیتەوە بەڕاستی خەڵک هەیە یعنی بەداخەوە ئەڵێم من نامێ ناوی کەس بێن و ناوی هەموو ڕێزم هەیە بۆ هەموو پارێزەرێک بۆ هەموو ڕاوێژکارێک بەڵام ئەو ئیشەی کە ئەیکێ بێ حەقی خۆی پێ بدێ ئەو پارێکی وەرگری با بە حەڵاڵی ببیتەوە شەو بە ئیستراحەت بخەوی خەڵک هەیە فرێشکلێمی بۆ خەڵک کردوێتەوە بەس ئەڵێ چەند ڕسمێکی خۆپشاندانەکانی پرینت کردو و وتوێتی هەم بڕۆ ببە بۆ لیڤەرپۆڵ و تاوامە فرێشکلێم بۆ کردیتەوە 150 پاوانە بێتەوە فرێشکلێمە بە 150 پاوان بکرێتە بێ چاوەڕوانی چی لێ بکەی بەڕاستی یان خەڵکێ تەلەفۆنمان بۆ کە ئەڵێ کاک محسین ئەڵێم بەس ئەمێ فرێشکلێم بکەم و بلەوەی خانم عاشم لێستنەوە کاکە ئەڵێم برایجان تۆ من حەزەکەی وەرە بۆ دەکەمەوە فرێشکلێم لەسەر بەڵام تۆ چی شتێکت هەیە فرێشکلێم یعنی ناوی خۆی بەخۆیە تێ بێ بەڵگەی تازەتە بێ بێشتی تازەتە بێت جگە لەو شتانەی کە پێشتر وتوتە لەبەرەوەی هۆم ئۆفیس تۆ باوەڕی بەو شتانی پێشووترت نەکردو ڕەفزی داوا پێ دەبێت شتێکی تازەت هەبێ بۆ ئەوی کە بتوانی پشتی پێ بەستیت و شتێکی تازە بکەیت بۆی کە جوابی پێوەرگریت تۆ فرێشکلیم بۆ ئەو ناکەیتەوە کە خانم عاشەکە لێ نەبڕێ دوای ئەوەش تۆ وەکو فرێشکلیم وەکو هین وایە وەکو مەسەرەن کێسی پەنابەری وەکو کۆنکن وایە وەرە من لی نازانم کە وەرەکان هەر وەرەقە ڕایەکێشی و دانی وەرەقە ڕایەکێشی دوای هیچ پێ نامێنێ ئیتر تۆ دوای ئەچی خۆپشاندان چوار خۆپشاندانت کردو ئەڵێ وەڵا فرێشکلیمێکەکەم ئەو شت بەکارێنای دوای چیەکەی فرێشکلیم سەر چیەکەیتەوە ئیتر پێویستە بەڕاستی خەڵک یعنی تۆزێک واعی بێتەوە تۆزێک هوشار بێتەوە بۆ ئەوی کەوا بتوانێت فرێشکلیم لەسەر چیە کاتەوە بۆی بزانێت لەسەر چیە کاتەوە یعنی بچێتە لای کەسێکی بەڕێز لای کەسێکی شارەزا کە فرێشکلیمەکەی بۆ بکاتەوە یاوەکو کاگ سعید ئاماژەی پێدا من خۆم پتیشنێکم ئامادە کرد پتیشن یعنی ئیمزاکۆکردنەوە شتێکی جوانم بۆ ئیمزا کردو کە ئەبێ لە سایتی پەرلەمانەوە بکرێ داوا لە حکوومەتی بەریتانیا بکەین کە ئەم قەرارە بە هەموو شێوەیەک ڕاک بگرێت لەبەرەوەی ئێمە ناڵین هەموو کەس هەر کەیسەکەی ئەمان ئەڵێن هەموو هەرچی عێراقی بێت کێشەینەوە ئەتوانێت بڕاتەوە بەڵام وانە لەوانەیە لە 180 خەڵکەیە کێشەی وای هەیە لەوانە هەستیشی پێ نەکات لەوانێ نەتوانێت لای ئێمە ئەو باسی کات و لەوانە کێشەی کۆمەڵایەتی هەبێت لەوانەیە دوژمنایەتی هەبێت لەوانەیەکەی کێشەی خوێنی هەبێت کە نەتوانێت بڕاتەوە ئیتر ئەمە بەڕاستی ژیانێکەوێتە مەترسیەوە بەڵام بەداخەوە ئەم پتیشنە هەموو کەس ناتوانێت مەسەرەن ئەمە خۆی ئۆنلاینە کە لینکەکەت بۆیت ئەلکترۆنیە ناوی خۆت شوێنی دانیشتنت لەگەڵ ئیمێلەکە دوای کەنارد کلیکت کرد دوای ئیمێلەکەت بێتەوە ئەڵێ کۆنفێرمی کە بزانم تۆ ئەو کەسە ئەو خۆتی بەڵام بەداخەوە ئەڵێم ئەو پتیشنە تەنها ئەو کەسانەی کە جنسی بەریتانیان هەیە توانن بیکەن ئەبێ بڵێ ئەڵێ تۆ بریتیش سیتیزن ینی جنسی بەریتانی تەیە بێ بڵێ بەڵێ ئەگەر نەبوو ناتوانانی بیکەی لەبەر ئەوە من داواتان لێ کە مەگە خۆشتان ناتوانن
کوردێکی زۆر لە وڵاتە هەیە نزیکی 400 هزار کورتەیە زۆربەی جنسی هەیە لەخوا بەزیابێ و ئەتوانن ئەو ئیمزا بکەن بینێرن بۆ ئەوان بینێرن بۆ کەس و کارتان بۆ برادەرەکان بۆی زۆرترین کەس چونکە ئەگەر بکاتە 10,000 کەس پەرلەمانی بەریتانیا قسەی لەسەرەکە ئەگەر بگاتە 100,000 ئیمزا دیبیتی لەسەرەکرێت لە پەرلەمانی ینی مناقەشاکرێ. کاگەنجۆ دوایین پرسیاری دیبیتی ئەم ساڵمان ئەپرسین جواب وەردەگرێ بەڵام لە دوای جوابەکە ناچێتەوە بۆ خۆپیشاندان بە کورتی تکایە جواب وەردەگرێ ناچێتەوە بە خۆپیشاندان وەڵی جاواب بزانم وەڵامی ئەو پرسیارە ئەو پیاوەدایەوە چونکە هەمووی بەس بۆ جواب دەچێت هیچی بۆ چالاکی وەکو خۆپیشاندانەوە ناچێت بەزەوەی کە ڕسمەکەی هەبێ سبەی ڕۆژ تووشی زەرەرە بێت لە هەر ڕوێکی یاسایی مە بەسە زەرەرەکەیە بەڵێ نەخێر هیچ کێشەی نابێت نەخێر بەڵێ تێگەیشتم کاک سەید دوایین پرسیار بۆ جەنابێ ئایا ئەو دۆخەی هەرێمی کوردستان کە گەنج دێت بۆ ئەم وڵاتە ئایا ئەوە ئەهێنێ خۆی بخاتە ئەو دۆخە مەترسیەوە خۆی ئەزانین چۆنە کاگۆڤە ئیستا لە ئیستەیە باسی ساکەم خەڵ لە برسیەتیا بڕوا ناکەم ینی لە ١٠٠ پەنابەر ئیسا لە بۆ دادوەری هەڵیێت بۆ ئەوەی کە مافی نییە مافی وڵاتی بوونی نییە بەڕاستی چکە هەموو کەسەژی لە کوردستانە لە ساڵی 90ەوە تا ئیسا ئەڵەن کوردستان ژیانی تیانە کەسی لە برسانە مردوو هەمووشی ئەژی بەخوا لە ئێمەش خۆشترەژی بە 10 ساڵ لێرە دەسەیران ناکەی لەوێ لە هاوینانی هەموو جمعە وەکو ژیان باسی ژیانە کوالیتی ژیان من هەموو جارێ ئاڵێم لێرە ئەسبابەکانی ژیان هەیە بەس خودی ژیان خۆی نییە لە کوردستان ئەسبابی ژیان نییە ئەسبابەکانی ژیانە کوردستانە نییە بەس خودی ژیان خۆی هەیە چێژەکەی هەیە چون کابرا عەرەبانێکی سێتایی پێیە کە لەگەڵ ماڵماڵەکەی چوو لە بندارێکی بەدار بڕوو چایەکی لێنە خواردیەوە هاتەوە هەموو غەمێکی بەبا کردووە کرێکارەکەش باماشێەوە کە ئێوارە چوە ناو برادەرەکانی هەمووی لاکەتی ڕۆژەکەی ئەو بەتەوە بەس تۆ لێ 100 پاوند پێیاکە ئێوارە کە ئێوارە چیتەوە نییە کەعبە بارێ بەسەرتا بێتاقەتی بێزاریت تەنیایی ینی معاناتی ئێرە زۆر جیاوازە لە بەرامبەر ئەو پارە زیاوی کە وەریەگریت ئەو کەسە لە کوردستان جۆ لە دەنگی منە لە بەرامبەر ئەو پارەی کەم گەنجە لێرە بە زیادە وەریگرێت لە بەرامبەر درا و حواڵەکە زیادەیە گینە بۆ ئێرە زیادە نییە بۆ ئێرە ئەمتیاز نییە بۆ ئێرە زۆر نییە یەک جووتی پێڵاوەکە دوو لە ڕووی حرمەتی بینەران و بیسەران 100 پاوەنەی ڕۆژانەکەی باشە لە بەرامبەریە تەمەندانێ لە بەرامبەریە پەستیدانێ لە بەرامبەریە بێتاقەتی و خەمۆکی و تەنیایی دانێ لە کەس و کار دوو لە هەموو دوایین پرسیار بۆ بەڕێز کاک دکتۆر محسین ڕێوەشکاری یاسایی کاک دکتۆر ئەڵێن و ئەپرسین ئەم هەموو هۆکاری ڕەفزە چییە و هۆکارەکانی زۆر بە کورتی و سپاس دەکەین وەڵای اینجا بابزانم دەمێکە باسی ئەو شتانەکەین ئێمە زۆربەی ڕەفزەکانی ئێستا ئەوانەی کە دێن باوەڕ بە قسەکانیان ناکەن باوەڕ بە چیرۆکانیان ناکەن لەبەرەوەی ئەبێ وەکو باسمان کرد ئەو کەسەی کە داوای پەنابەرێکە کە بێچێک لە ئەو بەندانەی مافی مرۆڤ بێکە بیگرێتەوە یەکی مافی کێشەی یاسایی بێ کۆمەڵایەتی بێ دینی بێ ڕەگەزی بێ ئەمە یەک سیاسیش بێ بەڵێ دووەم قسەکانی گۆڕگۆڕاوە لە کاتی لە سکرین ئەنتەرڤەکە قسەی کردووە لە ئەنتەرڤەکە قسەیەکی تری کردووە لە ستیتمنتەکە قسەیەکی کردووە لە ئەنتەرڤەکە قسەیەکی تری کردووە دوای بەڕێزان من ئامۆژگاریم بۆ هەموو کەسێک کە تۆ ئەچی بۆ ئەنتەرڤی یان کە ستیتمنت ئەنێری بۆ یعنی کەیسەکەت کە ئەنێری بۆ هۆم ئۆفیس پێویستە ئەو محامیە ئەو کەی زۆرکەرە ئەو ڕاوێژکارە کەیسەکەت بۆ بخوێنێتەوە بە زمانی خۆت بۆت بخوێنێتەوە ئیمزای کەی ئینجا بینێرێ ئەگەر هەر شتێکت بەدڵ نەبوو بڵێ نەخێر حەقی خۆتە ئەگەر 10 جاریش بێ بڵێ ئەوم بەدڵ نییە ئەوم بۆ چاکە ئەوم بۆ ئەم غەڵەتە ئەوم بۆ زیاکە حتا ئەگەیتە قەنەعەت کەیسەکەت یەکلایە بە ئینجا بینێرە دوای ئەوە کە ئەچی بۆ ئەنتەرڤیش لە ئەنتەرڤی هەموو قسەکان کۆتایی پێت ئەگەر شتێکت بیر چوو بوو لە کاتی ئەنتەرڤەکە لە کۆتایە پێ دەڵێڵە هەچ پرسیارێکی ترت ماوە ئاخەت هیچ شتێکتر هیچ شتێکتر ئیزافەتەیە ئەگەر شتێکت بیرکەوتەوە بڵێ بەڵێ ئیزافم هەیە و ئەمێ ئەو شتە بکەم و بەڵێ بەڵگەم هەیە و بەڵێ من مزاحرەم کردو ئەگە یەکەم جاریشت بێت مزاحرەم هەیە و فەیسبووکم هەیە و کار و چالاکیم هەیە ئەویشم بۆ بخەنەستێ بەڵما من دوای ئەوە کە تۆ لە ئەنتەرڤێک 5 ڕۆژ لەبەردەستە محامیەکەت شتەکانت بنێرێت چێکی ڕیکۆردی ئەنتەرڤێکت بکاتەوە بزانە هیچ هەڵەیەکت کردویان نا جاری وایە هەڵەی لێک تێنەگەیشتن هەیە لە بینی تۆ متەرجمەکە جاری وایە لە بینی متەرجم و ئۆفیسەرەکەیە کە قسەیەکەکە لەوانێ وەکو خۆی نەیگەێنێ
ئیترە بێ کە تۆ ئەنتەرڤیوەکەت کرد ماوەی 5 ڕۆژ ئەو کەسە ڕیکۆردی ئەنتەرڤیوەکە ئەتوانی داوای دەنگەکەش بکەی بینێرێتەوە بۆ مەحامیەکەت مەحامیەکە بێ چای پیا بخشێنێتەوە لە ماوەی 5 ڕۆژێک هەر هەڵەیەکی تیا بوو داوا لە هۆمۆفیزەکە هەڵێ زەحمەت نەبێ ئەمانەمان بۆ ئەمێن بکەن بۆ چاک بکەن بۆ ڕاست بکەنەوە دوایەوەژی تر زۆربەی لەسەر ئەم مەکوکە گەنج و پیشانی لەسەر ئەم خۆپیشاندانانە یا زۆربەی فرێشکلیمی عێراقی ئێستاکەوێتە سەر بارودۆخی وڵاتەکە بەگشتی ئەڵێن عێراق ئەو جەهەنەمە نییە وەکو ئێوە باسیەکەن و ئەو ناخۆشە نییە وەکو ئێوە باسیەکەن لەبەر ئێمە قونسوڵیەتمان لەبەرەوەی هەر چەند مانگ جارێک کاونتری پۆلیسی هەیە ینی ئەمان ئینەکانی خۆیان وەزارەتی دەرەوە راپۆرتیانێ لەسەر هەموو وڵاتەکان بەتایبەتی ئەم وڵاتانی کە زۆربەی هینیان هەیە وەکو عێراق و ئێران و ئەفغانستان و سووریا و ئەمانە ئێستا هەر بۆ نمونە ئەمڕۆ هۆمۆفیز ئەڵمانیاش و هەمۆفیسی ئێرەش جوابیان لەسەر کلاینتی سووری ڕاگرتووە ئەڵێ بزانین وەزعی سووریا چی دێ دەگەر بەرەو ئاراستەیەکی باش بڕایتر لەبەرەوەی زۆرترین جواب بۆ سووری وە لە وڵاتە تا ئێستا ئەڵێ گەر بەرەو ئاراستەیەکی باش بڕوا و بەرەو ئەمنیەت و ئەمان بڕوا لەوانەیە ئەمانیش ماوەیەکتر وەکو عێراقی خەڵکەکە بنێرنەوە بەڕێزان دەمەوێت لێرەوە سپاسی کەناڵی یوکەی نیوز و بیکەیفۆ بکەم کە هەردەم پشتیوان و سپۆنسەری ئەم دیدارە بوون کە دیداری ساڵ دیبێتی ساڵ لە نێوان بەڕێزان کە گەنجۆ وەک پارێزەر بەڕێز سەی دەورامی وەک بەرپرسی ماڵی کوردانی بەریتانیا و بەڕێز کاک دکتۆر محسین ڕاوێژکاری یاسایی بەندەش وەک سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد خۆشەویستان یەک پەیامی زۆر گرنگەیە لاموا بێشکور بۆ خوای گەورە هەمومان چاو گوێمان هەیە وایە ئێمە کاتەیە چینە لای پارێزەرەیەک تەڵەن شادەکانی هەڵواسیوە بە شانازیەوە ئێمە با لێی پرسین بڵین شادەکانە کوا کامەیە بەڕاستی تۆ ئەگەر 2000 پاون لێتۆقە کاکە بیکە ئەو سنوقی چارەتیەوە بەڕاستی پێ بڵێم بیکەیتە ئەو سنوقی چارەتیەوە بەڕاستی پێتان بڵێم جێی خۆیەگرێ بەڵام کە چوویتە لای مەحامیکی نەزان شەهادەی نەبوو لەگەڵ ڕێزمە لای کەسێک کە یعنی لە بابەتەکە تێنە ئەگەی سپێنێت تۆ ماڵوێرانەبی تا هیچ نەبێت لەم سنوقی چارەتی خێرێکە دەسەکەوێ بەس بەخوا لەو مەحامیەوە توژی شەڕەبیت بۆیە پێتان ئەڵێم تکام وایە چاوگوێی خۆتان بکەنەوە واللهی هەر پەنابەرێک ڕوبەڕووی کێشەی یاسایی بێتەوە لەلایەن پارێزەرەکەی بەخوا خەتای خۆیەتی بمبورن ئەم قسەیەکەم من تا ئێستا 21 ساڵی تەمەنم بەبێ بەرامبەر خزمەتم کردووە بە هەچ پەنابەرێ لە کوردستان بووە لێرە بووە و ئامادە شمۆنەی تەمەنم ماوە لە خزمەتی ئێوەیە بم بەڵام تکاتان لێ یەکەم پارەی خۆتان بە هەدەرمێن بەم شێوازە مامەڵە بکەن لەگەڵ پارێزەرەکانە هەن نمونەی وەکو کاگەنجۆ بەڕاستی من چەنەها کە زەنێرم بۆ لای شانازی پێوە ئەەکەم نیوەی پارەکەی لێوەرەگرێت کەی جوابەکەی وەرگرت نیوەکەی لێوەرەگرێت بەڕاستی ئاوا بکەن لەگەڵ پارێزەرەکانتانە کاکە کەورتان نەگرتەوە ماڵوێرانە بن بەڕاستی ئەبێ دیسانە بۆتانە پێڵکاتەوە یعنی هەوڵ بن پارێزەرەکانتان تا دوا نوقتە لەگەڵتان بن گۆڤەگیان لە کۆتایە من شتێکم بیرکەوتە بوورە چەند برایەک ئەنتەرڤیو نەکراون تەوسیەی من بۆ ئەوان ڕێنمایی من بۆ ئەوان یەکێ لە ڕەفزەکانی کەیسی عێراقی ڕیلۆکەیشنە واتە کە تۆ لە سلێمانی لێت قەوماوە ئەم ڕەفزەی کەیسە باسی یەکەم لە سەتانەوەت بۆ زۆری نێوایە ئەڵە بۆ نەچی بۆ هەولێر تۆ ژەڵی یەک پرسیاری سادی ئەڵێ وەڵا لەوێژیان دۆزیمەوە ئێبا لەوێ دۆزیمەوە منطق نییە پرسیار این وەڵامی ئەو پرسیارە ئەوە نییە بڵێ لەوێیان دۆزیمەوە ئەبێ بیسەلمێنی چۆنیان دۆزیتەوە ئەوەی شارەسەری خۆی هەر کەس پێویستی بۆ ئەدڤایس بوو سەباردبەوە ڕوبەڕوو لە خزمەتیان بێ بەرامبەر هەڵبەتە من لە فیسەبیلا کردمەتایسا بۆی ئاگداری ئەو خاڵە بن یعنی دڵنیا بن یەکێ لە ڕەفزەکانەوەی لە سەتانەوەت خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە